بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ قسەکردن لەسەر تەورە دیاریکراوەکان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مکرم تاڵبانی سیاست مەدار و یاساناس. دکتۆر گیانبەر لە پشووەکە من پرسیاری ئەوم کرد کە ساڵی 1937 کاچیتە قوتابخانەی ناوەندی کەرکووک لەوێ مامۆستا ڕەفیق حیلمی بەڕێوەبەری ئەو قوتابخانە بێ کە تۆ لەوێ بیت. ئەو کەسایەتیت چۆن ناسی کەسایەتی ڕەفیق حیلمی چۆن هەڵەسەنگێنیت؟ وەڕەفیق حیلمی کوڕ ساڵحی ئامانە لە گەڕەکی بڵاغی کەرکووک لە عایلەیەک ناسراوە. لە سەرەتای ژیانیەوە لە سەمان حکومی عوسمانلیە چووەتە سەموڵ، لەوانە لە قوتابخانەیەک لەگەڵ گەلێک لە تەلەبە کوردەکان قوتابەتوڵ کوردەکانە کۆمەڵەیەکیان دامەزرانەوە بە ناو کۆمەڵەی هێڤی کە لە تاریخ کووردا تۆمارکراوە زانم چی بووە. بەڵام کە شەڕی دووەمی جیهانی ڕوویدا ئەویش وەکو گەلێ لە کوردەکان سەموڵیان بەجێش گەڕانەوە بۆ عێراق. لە زەمان حکومدارەتی شێخ مەحموود لە سلێمانیە کرا بەڕێوەبەری قوتابخانەی مەحموودی، هەتاکو شێخ مەحموود حکومدار بوو لە سلێمانی مابووەوە. لە پاش ئەوەی کە شێخ مەحموود حکوم شێخ مەحموود ڕووخا و شێخ مەحموود دووبارە یاخی بوو لە ئینگلیزەکان، ئەوش سلێمانی بەجێهێشت و هاتە کەرکووک کە ئەو قوتابخانەیە دانرا لە ساڵی 36ەوە ڕەفیق حیلمی کرا بە بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە سانەوی مەرکەزی پێڵێن. شەخسێتێک کوردپەروەر بوو، یەکێ بوو لە سیاست مەدارەکانە و شخصێک معروف بوو، شخصێ ناسرا و شخصێ خۆشەویست بوو بە تایبەت لە ناو قوتابیە کوردەکانە. بەڵام لەو کاتەیە بەڕێوەبەری مەعاریف لەوانە عەزیز سامی بوو، هەرچەندێ لە ڕەسەنە عەرەبە بەڵام خۆی کردو بووە تورکمان، یعنی ململانێ و مشکلەیەک لە بین ئەو ڕەفیق حیلمیە ڕوویدا. جاویستم ئەو پرسیارە بکەم دکتۆر، ئەو کێشەیە چی بوو لە نێوان ڕەفیق حیلمی و بەڕێوەبەری پەروەردەی ئەو کاتەیە؟ وەڵا سەبەبەوە ڕەفیق حیلمی کوردایەتیە کردو و تورکمانچێتیە کرد. یعنی ئەوە نەبوو بڵێ خۆ لە سانەوی مەرکەزیە گەلێک مامۆستای تورکمانشی و کوردیش و عەرەبیشی لێبوو، تەلەبەیش تەلەبەیە زۆر تورکمانشی تیا بوو، کوردیشی تیا بوو، کێشەیەک وا نەبوو لە بینیانە. بەڵام لەسەر مەسایل وەزیفە ئەمە ئەو خۆی بە سەرۆکی ئەو ینی بەشەی خوێندنگانە زانی ڕەفیق حیلمیش ملی پێنادا، خۆی بە سیاست مەداری کوردەوەمان نازانی. کێشەیەک لە نوێیانە ڕوویدا بووە سەبەبەوەی حکوومەت هەردووکیانە بیوێزێتەوە بۆ باشووری عێراق. ڕەفیق حیلمیان نارد بۆ عیمارە، ئەویان نارد بۆ ناسرێ و لە پاشە گەڕانیانیانەوە بۆ بەغدا. کەواتە هۆکاری ئەو کێشەیە بوو کە ڕەفیق حیلمی نەقڵکرا لە کەرکووکەوە بۆ عەمارە. لەبەر ئەو کێشەیە بوو. بەڵێ ئەو کێشەیە بوو لە بین ئەو دوو کەسە کە وەختێکە نەقلیش کرا، کوردەکان گەلێ بە بروسکە و بە نووسین و بەمانە داوای گەڕانەوەی ڕەفیق حیلمیانە کرد. شخصیاتە و شخصیاتانی کە ناسراون لە کەرکووکە، تورکمانەکانیش داوای گەڕانەوەی عەزیز سامیانە کرد. بەڵام وانە بوو بڵێ کێشەیەک وابێ لە بین تورکمان و کوردە، بەڵام ئەوە بۆ سەبەبەوەی ناو حەساسێتی لە بین هەردووکیانە بێ، هەردووکیانیان گواستەوە. بەڵام لە پاش مدەتێک ڕەفیق حیلمیان کردە مفتیش اختصاصی لە وزارەت معارف لە بەغا دانرا و لە پاش مدەتێکە مەقەڕی گۆڕایەوە لە سلێمانی دامەزرا بوو مفتیش منتیقەی کوردستان کە ئەو وەختە دوهۆک یعنی قەزاکان دوهۆک تابع و لیوای مووسڵ بوون. ئەو کە مفتیش منتیقەی کەرکووک و سلێمانی هەولێر بوو، مەقەڕی لێرە بوو لە سلێمانی. ئەوە تەکوینینە لەناو کوردەکانە خۆشەویست بوو، خۆشی بە مامۆستای قوتابیان نەزانی و قوتابیانیش احترامیانەگرت بە ئەتیبارەوەی کە شخصێتێک کوردە و شخصێتێک
علمیە و شخصەتێک سیاسی. باشە هەڵوێستی قوتابیەکان ئەو کاتە و مامۆستاکانی هاوڕێی ڕەفیق حیلمی لە نەخڵکردنی ئەو بۆ ئەمارە چی بوو هەڵوێستی ئێوە چی بوو لەو ڕۆژگارەیە؟ هەڵووسێمە و بوو ڕەفیق حیلمی بمێنێتەوە تەبان کە ڕەفیق حیلمیان گواستەوە یەکێک عەرەب سڵاویان هاور کردیانە بەڕێوەبەری قوتابخانەی کەرکووک. هەرچەندێک ئەو عەرەبەوە یعنی وان نەبوو بڵێ کێشەیە دروستکار نەبوو کورد و نەبوو تورکمان، بەڵام ئەوە بۆ وەکو شخصێک محاید هاوردیان لە کوردە و نە تورکمان، هەروە شێکێکیان هێنا کردیانە بەڕێوەبەری معارف لە کەرکووک. طبعاً کوردەکانیان نووس ڕەفیق حیلمی بمێنێتەوە، تورکمانەکانیان نووس عەزیز سامی بمێنێتەوە. بەو جۆرە بوو کە تەسیری لێ کردیانی کە گواستیانەوە ئیتر نیان هێنایەوە کەرکووک، هایان هێنایانەوە بەغاو لە پاشەوە هێنایەنە سلێمانی، بەڵام هاتچووە کەرکووکیە کرد بە ئینەوەی کە کەرکووکیش لەو ناوچەیە کە ئەو مەسئول بوو لە تەفتیش وەمانەی. باشە ئێستا ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە بزانین سەرەتای بەشداری سیاسی و مێژووی سیاسی دکتۆر مکەڕێم تاڵەبانی ئەگەڕێتەوە بۆکەی و لەکەیەوە دەست پێیەکا و چۆن دەستی پێکرد؟ طبعاً وەکو وتم لەوەت خۆی باوکم دەوری هەبوو لە دامەزران کۆمەڵەی ئازادی کوردستانە وەختە من تقریبان عمرم 6 ساڵ هین بوو، یعنی تێگەیشتم کە مەسەلەی کوردایەتی چییە و ئەمە چییە، هەتا بۆ ماوەیەک ماجید مستەفا بووە قایمقام لە کوفری شخصێ بوو ئیدیای کوردایەتی و ئەمانەیە کرد و لەگەڵ باوکشمە زۆر ڕەفیق بوو. ئەوە مەزانی کە هاتمە قوتابخانەی سانەوی و ئەو هەموو کوردە لە سلێمانی و لە هولێر و لە ڕەواندز و لە قەڵاتزێ و لە هەڵەبجە و لەمانەوە لە قوتابخانەی کەرکووکێکیان کردبوو یەکتریان ناسی، ئەو بارودۆخەی کە لە کوردستان شابوو لە وەختە چەند ڕووداوێکە بوو تەسیری لەسەر بارودۆخ کوردستانە کرد، لەوانە قەیران اقتصادی کە لە عالەما هەبوو وەزعی وای لە کوردستانە خوڵقانە بوو کە ینی کاریگەری لەسەر وەزع ئابووری کوردستانیش بگرێ. مەترسی هەڵگرسان حربێک جیهانی هەبوو، لەوە ترسان وەکو کوردەکان کێشەی خۆیان و مافی خۆیان لە شەڕی یەکەمی جیهانیە دۆڕاند، لەمەیشان نەیدۆڕێن ئامادە بن بۆ ئەوە. ئەم ڕووداوانە کە دوایی بازێک وەکو دامەزرانی پەیمانی سەعەداباد کە لەژێر چاوەدێری بەریتانیە بوو، ئەمە هەرچەندێک بۆ ئەوە دامەزرا بوو بێتە وەکو سەدێک لە بەرامبەر بڵاوبوونەوەی شوێت کە لە ئیتیحاد سۆڤێتیە لە رووسیا شۆڕشی سۆشیالیستی هەڵگرسا و سەرکەوت، هەرچەندێەوە بەڵام مادەیەکی تیا بوو گەڵێت لە بین ئەم حکوومەتانەیە هەر بزوتنەوەیەک لە دژ هەر حکوومەتێکا بێتە بێ هەمویان یارمەتی بدەن بۆ پاشێلکردن ئەوینە. طبعاً ئەوانەی کە مەترسیە بوو کە حرەکەتێ بکەن زوتنەوەی بکەن کوردەکان بوون کە دابەش کرابوون لە بین عێراق و ئێران و تورکیا. پەیمان سەعەدابادیش بڕێتی بوو لە تورکیا و لە عێراق و لە ئێران و لە ئەفغانستان. ئەفغانستان هەرچەندە دەورێک علاقەیەکی بەسەر کورد عێراقەوە نەبوو، بەڵام تورکیا و ئێران دەوریان نەبوو لەوەیە. کوردەکان لەوە نیگەرانیەکیان توش نیگەرانیەک بوون کە پەیمانێک ئاوهانە بێت و لە بیدایەت حاڵیانەوە وەزانەوە مادەیەکی تیابێ بۆ لێدانیان و بۆ هینیان. حتا کە تۆفیق ڕشدی ئاراس هات بۆ عێراق و جەولەیەکی کرد بۆ ینی ئامادەکردن ئەو پەیمانە، کوردەکان کەرکووک زۆریان پێ ناخۆش بوو، تورکمانەکان هەرچەندێ بە زۆر بە دیمەنێک گەورەوە استیقبالیان کرد و بە هەزاران بەیداخ تورکیان هەڵکردووە، یان ویستوە
تورکیا تێبگەێن کە کەرکووک شارێک تورکە و گەیشتە دەرەجەیەک وا حکوومەتیش ڕقی هەڵسێلەوە بەزە ئیجراعاتی کرد لە حەقیان کوردەکان ڕقیان لەوە بوو حتا ویستیان ئەو پێشوازیەی کە لێکرا تێکی دەنینیکەن لە کەرکووکاوا بوو لەبەرەوە وەزە ئاوهانە بوو بە نسبەت قوتابیەکانەوە ڕۆشنبیران و قوتابیان لە کەرکووک یەکتریانە ناسی ئامانجیانشەوە بوو ئەو ڕۆشنبیر و قوتابیانە کێ بوون کە لەو ڕۆژگارەیە چالاکی سیاسیانە کرد یەکەم کۆمەڵێ لە این دامەزرێن یونس ڕەوف خەڵکی کۆیە کە شاعرێ معروفە لە خراپە ناو دڵدارەوە بوو بورهانی حامید بەگی جاف بوو کە هاتبووە کەرکووک لێوانە قوتابی بوو لێین کاکە حەمەی خانەقا بوو کورسی ئەحمەدی خانەقاویش قوتابی بوو لەوێ من لەوانە لە تاڵەبانیەکان من بووم یەکێکیش خەڵکی هەولێر بوو جەلال قادری ناو بوو لە ئاخرا بوو ئەفسەر و بە گەنجی ئەمری خوای کرد ئەوەنە نەمایەوە ئەوانە چالاکی ئەوەیان کرد کە بنەمای ئەو کۆمەڵەیە دابنێن کە بە کۆمەڵی دارکەر ناونرا چالاکیانە بوو ئێتر بووە سەبەبەوەی کە پەیوەندی لەگەڵ ئینەکان ترا بکەن یعنی ئێوە شاشخەڵ هاتە کەرکووک لەوانەی کاتە کەرکووک ئەمسەنەیەکێک لە سلێمانی وەکو کەریم قەرەنی لە کۆی سەنجاق وەکو عومەردە بابە کە مەشهورە وەکو شێخ مارفی بەرزنجی شێخ حوسێنی برای ئەمانە شەخسیەتانە معروف بوون کە لە باشە دکتۆر من ئەمەوێ پرسیار بکەم لەسەر کۆمەڵی دارکەر کۆمەڵی دارکەر چۆن دامەزرا یا با بڵێم ئەم ناوە لە چیوە هات بوو دارکەر لە چیوە هات بوو و یەکەمین سکرتێری ئەم کۆمەڵەیە کێ بوو ینی کۆمەڵی دارکەر وەکوڵێت سەمەرەیەک لەو بارودۆخەی ئەو وەزع بوو کە لە کەرکووک و لە کوردستانە ڕوێدا لەو کاتەیە حرەکەتێکە بوو لە ناو عەرەبەکانە لە ئەتراف مەلیغازی کۆبووبوونەوە بردوبیانە عەقڵێەوە کە ممکنە ئەوان یەکێتیەک لە ناو لەبنان و سووریە و فەلەستین و ئەردەن و عێراقا دامەزن بە ناو هیلال خەسیب مەلیغازی بتوانن بیکەنە ئیمپراتۆر عەرەب لە وەختەیە گەلێک لە مامۆستایان و ڕۆشنبیرانی وەمانە لەو وڵاتانەوە هاتبوون لە عێراقا جێنشین ببوون و لە کاریانە کرد زۆر بەیان مامۆستایان قوتابخانەکان بوون لە کەرکووکا وەکو ئەزانم یەکێک لەوەی کە ڕەگەسپەرستێک زۆر تون و تیژ بوو مامۆستای مێژوو بوو بە ناو محەممەد شوقێر خەڵک لەبنان بوو ئەو محەممەد شوقێرە لە وەختە ئێمە مێژووی ینی مێژووی ئەوروپامانە خوێنی وەکو دەرسێک لە مێژووی ئەو قوتابخانەیە ئەو زیاتر تەرکیزیە کردە سەری ئەوەی لێک نادایەوە کە کەرکووک شارێک عەرەبی نییە کەرکووک شارێکە ئەکسەرێتی و کوردە و تورکمانە لەسەر ئەوەی نییە کرد بیر و باوەڕیان لەسەرەوە بوو کە ممکنە عێراق ببێتە ینی مەلیغازی بێتە بسمارک و عێراقیش ببێتە دەوڵەتێک بتوانێت بە زۆر یا بە ڕەزامەند ئەم پرۆژەیە بکات ئەنجام بدە دائیمە تەرکیزێکە سەرەوە لە دەرسی پێمانەوت یەکێتی ئەڵمانیا چۆن ڕوویدا و چۆن ممکنە بەسەر یەکێتی عەرەبە بکرێ ئەمە بوو بۆ سەبەب ڕەتفعلێک لە ناو کوردەکانە حتا لە فکرم تێجارێک لە نیوەی تاقیکردنەوەی نیوەی ساڵە سوالێکی هێنا بە عەرەبی تكلم عن الوحدة الألمانية وكيفية تطبيقها على الوحدة العربية من خوم شخصيا باس وحدة ألماني بكرد وتما ما ممكن تطبيق بكري لسر قضية وحدة عربي شو كنا بروسيا لعراق لا ولات عربة كان موجودة نبس ماركي كيش موجودة لبروا ما تحقيق ناكري بما لما توربوا ناردي شو لم توتشيت نسيوا وتمشي نسيوا من رأيي ما
باس وحدەی ئەڵمانی ئەمە خوێنین لە ئینە توێخیتە سەر وحدەی عەرەبیە مەڕایی منە لە وەختی لە ئین عەرەبیە وتی نا غەڵاتە وتم غەڵاتە سفرم بۆ دانێ وتی نە سفرت بۆ دانانێم چونکە تو مناقەشەت کردو ئینت کردو بەڵام ئەم ڕێیە غەڵاتە ئەو بەو جۆرەیە بوو کە لە شوێنی وەکو کەرکووکە مەسەلەی وحدەی عەرەبی و مەسەلەی ئەمانەی ئەکرد ڕەتفعلێکی لە ناو کوردەکانە تەشکیل کرد ئەگەر عەرەبەکان ئیتیجاهیان ئەوە بوو کە عێراق ببێتە بروسیا و مەلی غازی ببێتە بسمارک عەرەب کوردەکان بیریان لەوا کردەوە نە بروسیایەکیان هەیە نە بسمارکێکیان هەیە و نە ئەمەلشیان هەیە لە مستەقبەلات شتێک وا بێت مستەقبەلێ نزیکە بیریان لەوا کردەوە تەبان وحدەی ئەو ئیتالیشیانە خوێنی کە جەمعیەتێک دروست کرا بە ناو کاربۆنارێەوە خەڵوس فرۆشان لە ڕێگای هاوکاری لەگەڵ گاریبالدی توانیان ئیتالیەهین بکەن زیاتر بیریان بۆ ئەچوو کە کۆمەڵێک وەکو ئەو کۆمەڵەیە دامەزرێنن و ممکنیشە لە کوردستانە شخصیەتە بێ وەکو گاریبالدی وەکو شخصێتی وەکو شێخ مەحموود یا وەکو شێخ ئەحمەدی بارزان سکرتێری کۆمەڵەکە کێ بوو ئەوەی کە دای مەزران و ئێمەی کۆ کردەوە بەڕاستی یونس ڕەوو بوو ئینسان ئەڵێ وەکو هینە حەقی هین نەکاتون دڵداری شاعیر یونس ڕەوو بوو کە دامەزرا ئەو پێنج کەسە دایان مەزران لە گەڕێکی بەگلەر لە کەرکووک لە ماڵی بورهان جاف لە ئەوەڵ کۆبوونەوەیە ئیتر ئەو بوو ئەویش بووە سکرتێری کاکە حەمەی خانەقا ئەو ڕئیس بوو کاکە حەمەی خانەقا سکرتێر بوو یەکێکیش وەکوڵێت محاسی بوو گەنجێنەداری بوو ئەوڵجا کۆمەڵەیە بچوو بوو بەڵام ێواشواش ئەو کۆمەڵەیەتەوە سوعی کرد لە گەشەی کرد قوتابیان کەرکووکم بەر لە گەشەی ئەوە دکتۆر بەر لە گەشەکردنی کۆمەڵی دارکرد ئەم کۆمەڵەیە چەپ بوو یا ڕاست بوو یا با بڵێم سەر بە کام ئاراستەی سیاسی و ئایدۆلۆژی بوو کۆمەڵەیەکی چەپ بوو یاخود ڕاست بوو ئامانج لە دروستبوونی چی بوو چەپ ڕاستی نەبوو شتێک ئام بوو بەناو هەموو کوردستانەوە یعنی هەموو کەسێکی کۆکردەوە نیانە پرسی تو چەپیت یا ڕاستی ئەوەی کورد بوو بۆ قەزەی کوردی تێکۆشی ئەیتوانی بێتە ئەندام لەو کۆمەڵەیە یعنی کەسێکیان لا نەبرد بڵێن ئەمە بیری چەپیە و یا بیری ڕاستیە ئەوانەیانی نەکرد وای لێ هات ئەگەر کوردێ خۆی لە دەرەوەی ئەو کۆمەڵەیە بزانایە خۆی بە شتێ نوقسان دانا هەموو کەسێک محاولەیە کرد کە بێتە ئەندام لەو کۆمەڵەیە لەو کۆمەڵێش وەکۆڵە نیوە نهێنی بوو بەرامبەر حکوومەت نهێنی و بەڵام لە بین خۆیانە ئین بوو لە وچاندان نیوەی ساڵە کە تەلەبەکان ئەگەڕێنەوە شارەکان کوردستان هەرێکە لە مەنتقەی خۆی فەرعێکی لقێکی ئەو کۆمەڵەیە دانا لە سلێمانی لە هەولێر لە ڕەواندز لە چەمچەماڵ لە کفری لە ئین لقیاندانە گەلێک لە مامۆستایان و ڕۆشنبیران و ئەمانەی کوردەوە هاتنە ناوین تا گەیشتە حەدێک لە یەکەم ساڵ ئەو کۆمەڵەیە گەیشتە دەرەجەیەک وا زۆر گەورە بێت و زۆر فراوان بێت لەلایەن مەجموعەیەک قوتابیەوە نەتوانن ئیدارەی کۆمەڵەیەک ئاوا بکەن بیریان لەوە کردەوە ئەمە بکەنە حزبێک سیاسی لەهینە باشە ئەو بوو لە دوای گەشەکردنی کۆمەڵی دارکرد لە دوای فراوانبوونی پێگەی سیاسی ئەو کۆمەڵەیە بڕیارتانە حیزبێک دروستکەن لەو ڕۆژگارەیە حیزبێکتان دروست کرد بە نێوی حیزبی هیوا حیزبی هیوا چۆن دروست بوو کێ سکرتێری بوو ئامانج لە دروستبوونی ئەم حیزبە چی بوو کۆمەڵەی دارکرد لە حوزەیرانی 1930 کە قوتابیان لە کوردستان و هاتوون بۆ ئیمتیحان بە کەلۆری لە کەرکووک لە هەولێرەوە لە سلێمانی و لەمانە و قوتابیان تریش کە لە قسانەی مەرکەزی بوون لە مختلف شار و شارچکەکان کوردستان بوون لە حوزەیرانە لە پاش ئیمتیحان بە کەلۆری بڕیاریاندا کۆنگرەیەک دانیان کۆنگرەی کۆمەڵەی دارکرد بۆ ئەوەی کە داهات ئەم کۆمەڵەیە بزانێت چی لێ بکەن بە چ جۆرە بیگۆڕن بە چ جێرە ئیدارەی بکەن لەو کۆنگرەیان بێت دەفکرم تێ لەو کۆنگرەیان نزیکەی 60 کەس بەشداری کرد
لە کەرکووک لە باخچەی عومەر ڕەبیعینی پێڵێن لەوانە کۆبوونەوە بارودۆخ کوردستانیان کرد باس کۆمەڵی دارکەریان کرد چۆنتەوە سۆی کردووە لە ناو قوتابیان لە ناو مامۆستایان لە ناو مەلایان لە ناو ڕۆژبیران لە ناو کاسبکاران بازێک حتا ڕۆسای عەشایەرەوە ئەمانە بیریان کردەوە ئەمە بەوان ئیدارە ناکرێت و ئەبێ بێتە حیزبێ سیاسی لەلایەن شخصێترێک شخصە سیاست مەدارێک ناسراوی کوردەوە ئیدارە بکرێت لەو کۆنگرەیە ئەو بڕیاریاندا بەڵام بڕیاریان نەدا ناوی بنێن چی چۆن بیکەنە حیزب گەڕان کە یەکێ بدۆزنەوە بۆ سەرکردایەتی ئەو حیزبەی کە لە فکریان نەبوو داوی چێکرا بە سکرتێری حیزبی هیوا تەبا گەلێک شخصیاتە بوو ناسراو بوون لە کوردستانە هەڵیان سەنگان کە کامیان لەمانە ممکنە ببێ لەوانە میرزەکی بەگ کە وەزیر ئابووری بوو چەند جارێ لە حکوومەت عێراقا تۆفیق وەهبی کە ئامیر کولێ عەسکەری بوو لە پاشا وازێک وەزایف مەدەنی ئۆمانەی وەرگرت جەمال بابان بوو کە لە سکرتێر کۆمەڵی ئازادی کوردستان بوو لە وەخت خۆی ئەو لە پاشا و کۆمەڵەیە نەماوتە تێکچوو معروف جاو بوو کە دادۆرێک معروف و ناسرا بوو لە کوردستانە یەکێک ئەمانەیان هەڵسەنگان وا نەبوو ڕەخنەیەک لە سلوک سیاسی ئەمانەیە بدۆزنەوە بەڵام ڕەفیق حەلیمی نزیکترین شەخص بوو بۆیان مودەتێک زۆر بەڕێوەبەری ئەو قوتابخانەی مەرکەزی بوو لەسەر مەسەلەی کوردایەتی دوورە خرایەوە و محارەبا کراوی نەکرا بیریان بۆ چووکە ڕەفیق حەلیمی تەکلیف بکەن بەو کارە هەڵسێ تەمان لەوانە وانەبوو بیخەنە دەنگەوە ئینتیخابی بکەن کە ناو ڕەفیق حەلیمیان هەنا هەمویان موافقەتیان لەسەری کرد تەکلیف دوو کەسیان کرد کە یونس ڕەوف و کاکە حەمەی خانەقا بچنەوە وەختە ڕەفیق حەلیمی لە بەغا بوو مفەتیش معارف بوو بچن تەکلیف بکەن بۆ ئەمە کە چوون تەکلیفیان کرد زۆری پێخۆش بوو بە زۆر گەشە و خۆشیەوە ئەوەی قبول کرد ئەو اقتراحەی کرد کە مادامێ لە وەخت خۆیان یەکێ بوو لە دامەزرێنەری کۆمەڵەی هێڤی لە ئەستەموڵ بۆ زیندووکردنەوەی ناوی هێڤی ئەم حیزبە ناوی بنێن حیزبی هیوە ئیتر ڕەفیق حەلیمی بە سەرۆک دانرا نەک بە سکرتێر ئەو جا هەر یونس ڕەوف سکرتێر بوو ڕەفیق حەلیمی سەرۆک بوو ئازای لیژنەی مەرکەزی برێتی بوو لە دامەزرێنەرەکان حیزبی دارکەر و دوایی شخصیات تریش هاتنە ناوی بوونە دامەزرێنەر ئەو کۆمەڵە یعنی بوونە سەرکردایەتی ئەو کۆمەڵە ناوی هیوا لە چیوە هات ئایا نزیکیەک لەم ناوە لەگەڵ هێڤی هەبوو کە کاتی خۆی مامۆستا ڕەفیق حەلیمی لە ئەستەمبوڵ وەکو قوتابیەک بەشداری ئەو ڕێکخراوە بوو نزیکی چی بوو لە نێوان هیوا و هێڤی کەلیمە هێڤی و هیوایەک هێنا ئەو بە لەجێی بادینانی هێڤی پێڵێن بەزە لەجێی خۆمان کرمانجی خوار و پێڵێن هیوە ینی حزب ئەمەل لەبەرەوە کە مامۆستا ڕەفیق حەلیمی ئەو ناوەی وتوتی لە وەختە کۆمەڵەیەک ئەوانە بووە لە ئەستەموڵ کە خۆی یەکێ بوو لە دامەزرێنەری ئەو کۆمەڵەیە بۆ زیندووکردنەوەی ناوی هێڤی با ناوی بنێن هیوە کۆمەڵی دارکەر جەماعەت قبوڵیان کردەمە کە شتێک باشە و زنوی بکەنەوە ئەو ناو هیوا لەوەوە هاتووە بەڵێ ئەوترد لە ناو کۆمەڵی لە ناو حیزبی هیوا خەتێک هەبوو بە ناوی وەحدەی نیزال یعنی یەکێتی تێکۆشان ئەمانە کێ بوون ئەم خەتە چی بوون لە ناو حیزبی هیوایە ئەوە لە پاشەوەی کە سەرکردایەتی حزب هیوا چووە بەغا یعنی ئەمە کە قوتابی بوون یەکێک خوێندن ئامادەییمان تەواوە کرد ئەچوینە بەغا بۆ لە کۆلیجەکان بەغا ئەما خوێن زۆرێک لە هێست لیژنەی مەرکەزی ئەو حزب هیوا چوونە کۆلیجەکان بەغا لەو وەختەیە تەمان ئینجا ئەوەی کە لە کەرکووک ڕوێدا و لاوان کورد لە کەرکووک لە سانەوەی مەرکەزی کەرکووکدا یەکیانە گرت ئینجا لە بەغا یەکتریان کرد لە کولیات بەغا و خاستن لە کولێی حقوق و هەندەسە و کولێی تەربیە و کولێی طب و ئەمانە قوتابیان یەکیانە گرت ئەو وەختە بارودۆخ لە عێراقا لە پاش لە کات حەرب یەکەم
حرب دووەمی جیهانی و پاش حرب حرەکەتێک وا بوو لە عالەما کە مستعمەرات ئەمانە لە هەموو شوێنێ هەڵسان بە شۆڕش و توانیان سربەخۆی خۆیان وەرگرن و تاسیرشی لەسەر عێراق بوو. حکوومەت عێراقیش نەیەتوانی کە تاکو نهایەت بەو ئوسلوبەی پێشووی دارە عێراق بکە. ڕێگایدایە بازێک ئەحزاب و ئەمانە بە سوورەتی عەلەنی کار بکەن لەوانە کە حزب وەتەنی دیموکراتی بوو، حزبەنی بوو، بەڵام حزب شیوعی ئیجازەی نادا پێی لە یاسای شامادەیەکە بوو تا حەد لە سێدارەدان سزای ئەو کەسانادرا کاچوون حزب شیوعی زۆر بە باش شەکلێ نهێنی لەو حزبەیە بوو. زۆر باشە دکتۆر گیان کاتی بەرنمەکە کۆتایی هات ئێمە هەوڵین لە ئەڵلقەکەی داهاتوو بەرنمەکانی ترا درێژە بە گفتوگەکان مەرمێن بەڕێزان کاتی بەرنمەکە کۆتایی هات ئەڵلقەی یەکەمی دیدارەکە بە کۆتا گەشتا ئەڵلقەی دووهەم و تەواوکردنی تەوارەکان بە خواتان سپێری خواتان لەگەڵ زۆر سپاس دکتۆر گیان.